لله من أسمائه 99 من بعدها يتلون، جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەک لە ناوبەرز و پیرۆزەکانی خوای گەورە ناوی پیرۆزی ئەلعەلیمە، واتە ئەو خوای کە زانایە بە هەموو شتێک، زانستێک کە زانستێکی ڕەهایە مطلقە، یعنی هیچ شتێک نییە لە زانستی خوای گەورە بەدەربی لە ئاسمان و لە زەوی و لە هیچ شوێنێک. لا يعزب عنه مثقال ذرة في السماوات ولا في الأرض ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين. بقدر مثقال ذريك لعلم خوای گەورە بزر نابی، نە لە ئاسمانەکان، نە لە زەوی، نە لە مسقالە زەڕە کەمتر، نە لە مسقالە زەڕە زیاتر، هیچ شتێک لە زانستی خوای گەورە بەدەر نییە و بزر نابیتن. کەواتە خوای گەورە زانایە بە هەموو شتێک. ئێمە کاتێک کە دەڵێن زانستمان لەبارەی شتێکەیە و زانیاریمان هەیە، زانستی ئینسان زانستێکی زۆر کەم و کوڕە، زانستێکە پێشی جەهل و نەزانی بووە، پاشیشی هەردەبیتەوە جەهل و نەزانی. پێشتر ئێمە هیچمان نەدەزانی، نە گوێمان هەبوو، نە چاومان هەبوو، نە زانستمان هەبوو، نە زانیاریمان هەبوو. خوای گەورە خەڵقی کردین و فێری کردین، و پاشانیش دەمرین بەرە لە پیریەوە بەرە و نەزانین دەچینەوە. بەڵام خوای گەورە زانستەکەی لا یەزالە وەلەم یەزەلە، هەر هەبووە و هەر بەردەوامیش دەبی. یعلم ما کانە وما یەکون وما لم یەکن لەو کانە کەیف یەکون. ئەوەی پێشتر ڕوویدایە هەر هەموو دەزانی، ئەوەی ئێستا ڕوودەدا هەر هەمووی دەزانی، ئەوەی لە داهاتوو ڕوودەدا هەر هەمووی دەزانی، نەک هەر ئەوەندەش. ئەو شتەی کە ڕووش نادا ئەگەر خوای گەورە ویستی لەسەر با ڕوو بدە، خوای گەورە شارەزایە پێی و دەیزانی کو ڕوودەداتن. و زانستی ئینسان لە چاو زانستی خوای گەورە ناکات دڵۆپەچیش لە چاو دەریایەک، هەر وەکو لەو چیرۆکەی کە موسا عەلەیهی سەلام لەگەر خضر لە ناو کەشتیەکەدایە، باڵندەیەک دێ دووکێک لە دەریایەکە دەدات و یەک دڵۆپە ئاو هەڵدەگریتن. کاتێک ئەو دڵۆپە ئاوە هەڵدەگریتن، خضر عەلەیهی سەلام دەری ئەی موسا، دەزانی نمونەی ئەو دڵۆپە ئاوە وەکو چییە؟ دەفەرمی نمونەی ئەو دڵۆپە ئاوە وەکو زانستی من و ئەتوو و هەموو دروستکراوانی خوای گەورە لە چاو زانستی خوای گەورە ناکە ئەو دڵۆپە لە چاو ئەو دەریای. کەواتە خوای گەورە عالمە بە هەموو شتێک و عیلمەکەشی هەموو شتێکی گرتیتە خۆ. مادام زانیمان ئەو خودایە عالمە و ئاگادارە بە هەموو کاروبارەکانمان، دەبی شوێنەواری ئەو باوەڕەمان کە باوەڕمان بە ناوی خوای گەورە ئەلعەلیم هەیە و دەزانین عالمە بە هەموو شتێک، شوێنەواری لەسەر ژیانمان دەبی دابنێتن، دەبی تەئسیرمان لێ بکاتن، پێمان وە دیار بی کە ئەمە باوەڕمان بە ناوی ئەلعەلیم هەیە. ئەویش بەچێ؟ بەوەی کەوا شتێک نەکەین کە خوای گەورە پێی عالمە و پێی ناڕازیە. لەبەر خوای گەورە ئاگادارە، ڕەقیبە، هەموو دەمێت چاودێرە، لەسەرمان دەمان بیستیتن کەوا چ دەکەین چ ناکەین، لە چۆن هەڵسو کەوت دەکەین. ئین الله کان عەلەیکم ڕەقیبە. خوای گەورە ڕەقیبە لەسەرتان، دەتانبینی، ئاگادارە پێتان، ئاگادارە بەوەی لە ناو دڵتان و بەوەی ئاشکرای دەکەن، بەوەی پەنهانە، بەوەی کەوا لە ڕوو دەدا لە دەرەوە. عالم الغیب والشهادە، عالمی غیب و شەهادەیە. یعلم السر وأخفى. خوای گەورە ئاگادارە بە نهێنی و بە شاراوەتر لە نهێنیش. باشە نهێنی خوای گەورە دەزانیمان پێی ئاگادارە، ئەدی شاراوەتر لە نهێنی چییە؟ زانایان دەفەرمون نهێنی ئەو شتەیە کە ئەتوو جار وایە بە چاوی خۆ دیتیتت یان قسەکت گوێ لێ بووە، ئەو قسەیە ئەو مەوقیفەیە دەکەی نهێنی و لای کەس نایدرچێنی. بەڵام شاراوەتر لەوەی هەر خەتەرەیە، وەسوەسەیەک، خەیاڵێک بە مێشکت دادێتن، هەر پێت خۆش نییە ئەو خەیاڵە بە مێشکیشت دابێتن، لە خۆشتی دەشاریەوە کە ئەنەما خوای گەورە بەو خەیاڵ و بەو وەسوەسەش شارەزایە و ئاگادارە بە ئێمە. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون، جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.